لە بازاڕەکانی هەرێمی کوردستان غاز و تەماتە بەزمیان ناوەتەوە. تەماتە بەرەو گرانبوون ئەچێت، غازیش بەهۆی نەبوونیەوە چەندین نانەواخانەی داخستووە. سڵاوتان لێبێت. بەزمی تەماتە تەواو نابێ و هەر ڕۆژە و لە سەر هەوایەکە. کاسبکارانی عالبەشەڵێن لە دەسەڵاتی ئەواندانیە و وەرزەکەی وایە. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا کیلۆیەک تەماتە نزیکەی 500 دیناری چۆتە سەر. ئەمڕۆژ لە عەلوەی سلێمانی بە 1200 دینار بوو. لە ناو بازاڕیش بە 2000 دینار فرۆشراوە. سەربەر عەلی سەرۆکی سندیکای عەلوەی سلێمانی بە 964 وت تەماتە کارێکی خراپ ئەکات و بەڕاستی خەتایی ئێمەش نییە، لەبەر ئەوەی هەموو ساڵێک لەو کاتەدا گۆڕانکاری بەسەردادێت، چونکە بەرهەمی خۆماڵی نامێنێت. لەگەڵ ئەوەشدا کەش و هەوا هۆکار بووە و بەهۆی بارانبارینی زۆر لە ئێران ئەوەی تەماتەی بەرهەتاوە زەرەر و زیانی زۆری پێگەیشتووە و کەمیش بۆتەوە. سێ ڕۆژە نانەواخانە و سەمونخانەکانی قەزای تەختەق لە بێغازی دەرکەیان قوفڵداوە و ئاوا بڕوات دەبێت خەڵکی ئەو قەزای هەریەکە و بۆ خۆی سازێک دابنێت و کولێرە و نانی خۆی بەخۆی دروست بکات. خاوەن نانەواخانەکانی تەختەق گردبوونەوە وتیان نزیکەی 6 کەس بێ ئیش بوون، بەڵام تاک و غازیان بۆ دابین نەکرێت ناتوانن تەلوورەکانیان گەرم بکەنەوە. نوێنەرەکەیان ئاراز جەلیلە بە 964 وت خەڵک پێمان دەڵێت بۆ وەکو شارەکانی دیکە بەدار ئیش ناکەن، بەڵام ئێمە نامانەوێت بە تەور و مشار بەربینە گیانی ئەو شاخ و چێوە و ژینگە بشێوێنین. لە دووهۆکی ژمارەیەک نانەواخانە داخران و ئەیاز بابۆخکی سەرۆکی کۆمەڵی نانەواخانەکانی ئەو شارە بە 964 وت ئەگەرچی تا ئێستا نانگران نەکراوە، بەڵام ئەزمەی غاز ئاوا بکات مافی خۆیان نەگرانی بکەن. بارانبارینی ئەم ساڵ چاڵ و سۆڵێکی زۆری لە شەقامەکانی سلێمانی دروست کردووە. لە تەنیشت سلێمانی پاڵاس و لە ناو جەرگەی شار ساڵێکی گەورە کە زیاتر لە 20 قوڵا زیانی بە ئۆتۆمبیل و دوکانەکانی ئەو گوزەرە گەیاندووە. کاسبکاران و دوکاندارانی شەقامەکە قسەیان بۆ مایکی 964 کردووە، دەڵێن 15 بۆ 20 ڕۆژ دەبێت ئەو چاڵە دروست بووە، خۆیان بەچە و لم پڕیان کردوتەوە، بەڵام هەندێک کەس بەردی تێدەکەن. کاتێک ئۆتۆمبیل لە چاڵەکە ئەدات بەردەکان دەرئەپەڕنە دەرەوە و بەو هۆیەشەوە جامخانە و شوشەی دوکانەکانیان شکاوە. ئەوان داوا لە شارەوانی سلێمانی ئەکەن هەرچی زووە تیمێک بنێرێت هاو شەقامە، چونکە جگە لەو چاڵە چەند شوێنێکی دیکەش خراپ بوونە و پێویستیان بە پینە و پەڕۆکردنە. لەگەڵ هەر بارانبارینێک پردەکەی سەیداوە کەتنێک دەنێتەوە. بەڕێوەبەری ئاوەڕۆی هەولێری شەڵێت پرۆژەیەکیان بۆ ڕزگار بوون لەو وەزاداوەتان چومەنی وەزیران، بەڵام بێپارەیی دەستی بەستون. دوێنێ جارێکی دیکە لە بن پردی سەیداوە ئاوێکی زۆر کۆبووەوە، چەند ئۆتۆمبیلێک شەر ئاو کەوتن. ئەمڕۆ زنجیر و قوفڵێکی گەورە لە ڕێڕەوی ئەو شوێنە درا بۆ ئەوەی چیدی خەڵک ئۆتۆمبیل لەو شوێنە ڕانەگرن. سەردەشت سەرسان بەڕێوەبەری ئاوەڕۆی هەولێر بە 964 بێت لەبەر ئەوەی دەرچە و ڕێڕەوی پردەکە بچووکن، کاتێک بارانی بەخۆڕ ئەبارێت ئاوە کە بە ئاسانی ناڕوات و کۆبێتەوە. دەشڵێت پرۆژەیەکمان بە تێسووی 17 ملیار دینار خستۆتە بەردەم ئەنجومەنی وەزیران، بەڵام دەڵێ بە پاساوی نەبوونی بودجە تاک و ئێستا جێبەجێ نەکراوە. دەسەیەکی دیکە لە ئاوارەکانی شاری ئەفرین گەڕانەوە زێدی خۆیان، ئەویش دوای ئەوەی کە چەندین ساڵ لە ئاوارەیی بوون. تیمی 964 لە ڕۆژئاوای کوردستان دیمەنەکانی گەڕانەوەی ئەو 200 خێزانە ئاوارەی تۆمار کردووە، خۆیان لەوێ ئامادەبوون قسەیان لەگەڵ ئەو باڵێن ئەو ئاوارانە کردووە کە گەڕاونەتەوە. دیارە گەڕانەوەی ئاوارەکان یەکێکە لەو بەند و بڕگانەی کە لە چوارچێوەی ڕێککەوتنی نێوان هەسەدە و حکوومەتی کاتی سووریا هەیە. پێویستە ئاوارەکان بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و پارێزراویش بن. هەرچەندە تاکو ئێستا لەوەتەی ئەو ڕێککەوتن نەکراوە وەکو پێویست ئاوارەکان نەگەڕاونەتەوە سەر زێدی خۆیان، بەڵام جارجارە دەستە دەستا ئاوارەکان ئەگەڕێندرێنەوە. ئەوەی ئەمڕۆ بەیانی گەڕانەوە 200 خێزانی ئاوارە بوون. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش.